هونەرمەند ڕەزا جوولەکانی ماوەی چەندێکە نەخۆش و نەخۆشەکەی چی بوو؟ وڵایی تقریبان نزیکی ساڵێکە بێ نەخۆشە نەخۆشیەکەی لە ناوسکیا خۆی دەمێکە نەخۆشە بەس ساڵێکە تقریبان لێ دیاریاژین دەمێکە خۆی ناساغا بەدێرکرای نەخۆشەکەی چی بوو؟ وڵی نەخۆشیەکەی لە ناوسکیا بوو نەخۆشی پیانۆ هەناس تووشێ ناسەتونگی ببوو دوایەوە سیەکانی تۆزێ نەخۆش بوو سیەکانی ئەتر لەبەرەوە لێین کردوژین تا دو سێ ڕۆژ لەمە پێشی سێ ڕۆژ تقریبان لەمە پێشێمە لای بوون شەو زۆر باش بوو عیبی نەبوو لە ماڵیان دانیشتبووین تا 11 شەویش لێ بووی ئەماوەی کە نەخۆش بووکە لە ماڵەوە بۆ چ لایەنێک سەردانیان کردووە چیە بەسەری کردووە چی هاوکاری کردووە؟ وڵی قەزەی هاوکاری بڕوا ناکەم کەس هاوکاری کردوێ بەس کە سوکاری خۆی سەردانی کردووە قەزەی هیچ ڕاگەیانیان هندینەک نەچوون سەردانی بکەن هیچ لایەنێکی حکومیش لایەنێکی حکومی نەچوە سەردانی بکە کەی کۆچی دوایی کرد؟ وڵی تقریبان ئەم بەیانە کۆچی دوایی کرد دەوری سعات حوتونی بۆ هەشت ئەو ناوە بووە کۆچی دوایی کردووە چکە ئێمە تقریبان سعاتێ لەمە پێش پیانوتین کۆتا جاکە قسە و لەگەڵا کرد کەی بوو؟ پێرێشەوە بوو چی پێوتی؟ پێرێشەوە وڵا هیچ دانیشتبووین هەر بە میوانی چوین یعنی چون بۆ میوانی لە ماڵیان دانیشین و احتیادی و هیچ شتێ نەبوو تا تقریبان بەخوا دەوری دە و 11 لێ بووین هەتراتین و هیچ کێشێ نەبوو کۆتا قسە چی پێوتی؟ کۆتا هیچی بە هیچمانەوە حکومان دانیشتبووین خۆ هیچ باسی هیچ نەکرا احتیادی بوو دانیشتبوو یعنی نەبوو بڵێن وڵای پەچ کەوتووە لەسەر جێگا کەوت بێزوە هەچین زۆر باش بوو هیچی کێشەی نەبوو دەستەکان نەخۆش بێ بڵێ ئەمریکایی بینن کە ئەمە ئێستا لە مزگەوتین بۆی کە بۆ شۆردنی تەرمی هونەرمان ڕەزا جوولەکانی کە ژمارەیەک لە کەسوکاری لێرن بۆی کە تەرمەکەی کفنکەن و بیشۆن و ڕەوانەی گۆڕستانی بکەن بەڵام وەک دەبینرێت کە هیچ لە ئەنێشی فەرمی یاخۆت هیچ هونەرمەندێک ئەمڕۆ نەهاتۆتە مزگەوت بۆ ئەوەی کە لێرە ئامادە بێت و لە مەراسیمی ناشنەکەدا ئامادەی هەبێت.